بینەرانی خۆشەویست لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی و خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هاورێ عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حیکمەتیستمان لەگەڵا قسە باسەکەین سەبارەت بە فەقر و نەداری و هەژاری لە کۆمەڵگای ئێرانە و ڕەوتی سەرنگونی جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم هاورێ عەبدوڵڵا دارابی دەدەنگی منەبیسی زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و هەروەها خەڵکی تێکۆشەر. سپاس بۆ تۆش. هەورا دارابی وەکو ئاگاداری دیپەبوونی حاکمیەتی چەپەڵی جمهوری ئیسلامی و فەقر و فەلاکەت لە کۆمەڵگای ئێرانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر و داوێنی ئەکسەرێتی کۆمەڵگای گرتووە و هەر ڕۆژەش خراپتر لە ڕۆژی ڕابردووە بێ و قوربانی ئەگرێ لەو کۆمەڵگادا. پرسیارەکەی منەمەدا کام هێز، کام قشر، کام بەش لە کۆمەڵگا تاوانبار و مقەسری ئەم وەزیەتن کە لە کۆمەڵگا بە خەڵک دووچاری بوون و کام نیرو، کام هێز، کام قشر و تەبەقە دەتوانێت کۆمەڵگا لەم وەزیەتی فەلاکەت و گرانی و هەژاری و نەداری و کوشتن و بڕین و قەتڵ و فەلاکەتە نەجات بدات. زۆر سپاس دەکەم. وەختێ باسی فەقر و فەلاکەت دەکرێت یاخۆ باسی اقتصادی دەکرێت بلا فاصلە ئەو پرسیارە دێتە زێنی ئینسان کە ئەمە حتما 100% جوابێکی اقتصادی هەیە. ئەمە تا حدودی واقعیە، بەڵام بەمانای واقعی کەلیمە جوابی مەسئلەی اقتصاد و فەقر و فەلاکەت و بێخانومانی و هەروە کە تۆ ئیشارە پێکرد هەمووی ئەمانە لە سیاسەتی ڕژیمی حاکم و نەزمێک کە حکوومەت ئەکات لە ئێرانە بەرقەرار بووە. یعنی ڕیشەی ئەم مەسەلە لە ئێران ئەوەیە. وەختێژی فەقر علامەت فەقر و بێحقوقی و هەروها قەماندەگی اقتصادی هەمووی ئەمانەمان نیشانەیەکن بۆ ئەوە کە واقعاً سیاسەتی ئەم حکوومەتە بۆ بەدیهێنانی اقتصاد بۆ ڕفاه و خۆشبەختی خەڵکی سەرتاسەری ئێران حقیقەتەن لە سیاسەتەکەیە. ئەوەی مهم نییە، چون خەڵک دڵخۆش نییە بە سیاسەتەکەی. تۆ وەختێک خەڵکێکی هێنا ئەم خەڵکی ئاسیر کرد و لە ئێرانێکی پاناوەرە خستە قەفەسێکی گەورەتر و بە مەیلی خۆت ئەتەوێت بێ هیچ قوانینێ، بێ هیچ بەرنامەیە، بێ هیچ نەقشەیەک و ئەوانەیەش کە دایرش بەناو نەقشە هیچی بەدی نەهات و تۆ گەرتە اقتصادی باش لەکوێ بێنیت. مەگەر سەرنجی خەڵک بۆ ئەوە ڕاکێشم کە اقتصادی باش پێش خودی اقتصادەکە، پێش ئەوەی کە بێژی متەخەسیسی چاکم هەبێ، تەکنیسیێنی باشم هەبێ، نازانم چی بە فەنیکاری باشم هەبێ، سەرنجی ئەوەی چ نظامی حکومەکە بەسەر تاکە بتوانێت ئەو خەڵکە دڵخۆشکە، تەکنیسیەکەی خۆ دڵخۆشکە، کرێکارەکەی دڵخۆشکە، ژنانی دڵخۆشکە، کارمەندانی دڵخۆشکە، معلمانی دڵخۆشکە بۆ کە بەلاخەر لە پێناو ڕەنجێکا کە ئەیکێشن حاصلێکی جوان دێتە دەستیان تو هەن ژیانێکی خۆشی پێ بکەن وەکو زۆرێک لە وڵاتانی دنیا. ئەمە غایبە. وەختی ئەمە غایبە ئەمە داوای چیەکە؟ ئەمە داوایەوە کە من کرێکارێکمەوە فەرموو حتا بدونە سدوری قەرارداد بێوە هیچ ئیمزاکە کاغەزە سپی بەوە دەزمنە و کارتان نەبێەوە بڕۆن. تۆ دێی وەختی ئاعترازەکەی وەکو کارێگەر، چون بۆ یاڵم کارێگەر لانێکەم بە پێی ئاماری خودی جمهوری ئیسلامی لەبەی 65 تا 70% بە خانەوادە بە هەموویمانە تەبقی کارگەر کەسانێکی کە ڕەنجن یا ڕەنجی فکری یا ڕەنجی یەکدیە و بالاخره لە پێناو ئەم ڕەنجە ئەوان معیشەت و ئەمرار معیشەتی خۆیان ایجاد دەکەن. وەختی پێشی باشە بۆ وامە جوابی کە نییە هیچ بالاخره دەستگیری لێدان، ئەزیەتکردن و لەوانەیە ئادامکردن و فرێنە شتانە دێتە پێش. هەنێ مەبەستم ئەوەیە کە پێش ئەوەی کە تۆ ئەحساسی ئەوەکەی، بەرداشتی ئەوەکەی، وڵاتێکە دڵم خۆشە پێی کاری بۆ وەکەم، تەخەسوسەکەی خۆم خەمە کار، بالاخره مەهارەتی خۆمە خەمە کار، ئێستعدادی خۆمی بۆ خەمە کار، هەوڵی بۆ دەم وەکو وڵاتێک جوان بیڕازێنمەوە. ئەمە احتیاجی بە نەزمێکە، بە سیاسەتێکە، بە قانونێکە کە یەک حرمەتی تۆ بپارێزێ. وقتی ئەژین فەقر چییە؟ ئەژین فەقر علامەت بێحقوقیە. یعنی تۆ هیچ حقوقێک نییە بۆیە فەقیری، بۆیە فەقر و فەلاکەت دەگای پێکردی. ئێژی لەبارەی اقتصادیەوە زۆر لە دوایین هەڵگەڕێتەوە بۆ کە سیاسەت ئەو حکوومەتە چۆنە.
چون علامەتی ئەوەی کە تۆ ئەقەماندەی وڵاتەکەت لەبارەی اقتصادیەوە هەڵەگەرێتەوە بۆ نەزم و نەسەقێکی سیاسی کە حاکمە بەسەر اقتصادی مەملەکەتە. بۆیە گەرەکمەوە بڵێم کە نیشانەی ئەسارەت و اقتصادی سیاسیە کە واقعاً تۆ لەو وڵاتە مەجبورە بی پەنابەی بڕی پشتەبانەکانی خەڵک بەکرێ بگریت و تایە بخەویت، ناچار بە ڕووکەیتە قەبر و قەبرستان، دڵت خۆش نەبێت، جارێن لەبەر بێحقوقی خۆت لەبەرەوە نەتکوژن، نەتبڕن، دەستگرین نەکەن، شکەنجەت نەکەن، ئەزیەتت نەکەن، ناچاری بالاخره لە بیرتە چێتە بە هەموو شتێک تەنەدەی کە بالاخره ژیانێکی بەقوڵ نەمیری بێ. ئەمە نیشانەی ئەسلی ئەوەیە کە لە ئێرانە ئەم شتەیە بە هیچ واجه هیچ کەسێک لە ئێرانە بە نەزەر من ناتوانێت سابتی کە بە خاطر ئەوەیە تکنسیێنی چاکمان نییە، بە خاطر ئەوەیە کە مهندسی باشمان نییە، بە خاطر ئەوەیە کە ئەو کەسانەی کە واقعاً تەخەسوسی لە هەموو زەمینەکانی ارتباطات و ماشین سازی و غیرە و زالێکە نیەسمان بە پێچوانەیە هەس، بەڵام ئەوە کە بیخیتە کار، ئەوە کە دڵخۆشیکەی، ئەوە کە قانونی بۆ دانێبێژی، ئەمە نەزم و ئەوە نەسەق، ئەمە غایبە، ئەمە وجودە. ئەمە کێیە؟ ئەمە جمهوری ئیسلامیە. بۆیە جمهوری ئیسلامی کاری هەرزان و کرێکاری بێدەنگی گەرەکە، کرێکارێکی کە نەفەس نەکێشێ، خەڵکێکی ئەوەیە کە سەر شۆڕۆکە هەرچی ئەوتی بڵێ باش. ئەمە بەمانای ئەمەیە کە 44 ساڵە خەڵک تیا گیریان کردووە. بۆیە ئەمە مەسەلەیەکە کە ئێمە وەکو حزبی کۆمۆنیستی کاریگەری لە بەرنامەی دنیای باشرا گونجانومانە و باشی دەرمان خستووە کە خەڵک لە وڵاتێکە چۆن نەتوانێت اقتصادەکەی باشکوو بێ، چۆن نەتوانێت اقتصادەکەی بەرهەم و کە حاصڵ دەسڕەجی تەبەقی کاریگەرە بالاخره ئەمە بتوانێت خەڵکەکەی بەباشی بژێنێت. ئێمەین، یعنی ئێمەی کۆمۆنیستین، یعنی خەڵکی کرێکاری کۆمۆنیستە ئەگەر حکوومەت و دەسەڵات کەوێتە دەستی بەم شێوە ڕاچوون خۆی نیازی بە سیاسەتی باشە، نیازی بە ئازادیە، نیازی بە خۆشبەختیە، نیازی بە ڕووفاها، نیازی بە شادیە. ئەم حکوومەتە ئەوانەی بۆ خۆی گەرەکە، بۆ خەڵکی ناوێت. ئەگەر بۆ خەڵکی گەربێکی گیرفانەکەی پڕ نابێت، کیسەکەی پڕ نابێت و ملیاردها و کاتریلیۆنها دۆلار بەدەخەر ڕەوانەی بانکەکانی ئەوروپا و ئەمریکا ناکە. زۆر سپاس بۆ تەودیحەکانت هاوڕێ گوڵا. ئێوە بە مەجموعەیە فاکتۆر و دەلایل و لە یەک کەلیمەیە گە بڵێین ئشارەت کرد. ئامری ئەم وەزیەتە نظامی سیاسی جمهوری ئیسلامیە کە حاکمە لەسەر ئەو وڵاتە، باتەوەجێ بەوە باتەوەجێ بە حاکمیەتی جمهوری ئیسلامی و ئەم هەمووە بەدبەختی کە لە تەی 43 ساڵ حاکمیەتی خۆیان بە کۆمەلگای تەحمیل کردووە و لەلایەکی تریش جنبشی ئێترازی و ناڕەزایەتی بەربڵاوی ئەو کۆمەلگا کە 90% ئەو کۆمەلگا دژی جمهوری ئیسلامین و ئارەزویانەوەیە هەڵسن لە خەو جمهوری ئیسلامی نەما بێت و لە سەراسەری ئێران ئەم ناڕەزایەتیە وجودی هەیە. ئەم جوڵانەوە، ئەم جنبشی ناڕەزایەتی و سەرنگونیە دەبێت چ بکە کە مانعی ئەسڵی ئەو وەزیەتە ڕژیمی جمهوری ئیسلامیە لای بنێ و ڕێگا خۆشکە بۆ دامەزرانی دنیایەکی باشتر و اقتصادێکی باش و پڕ لە خۆشی و ئەمنیەت و ئاسایش کە شایستەی ئینسانی قەرنی 21 بێ لەو کۆمەلگایە. ئەم جنبشە چه ئەرکۆزایفێکە بێتە سەرچانی کە بەم هەمووە قین و تووڕەی و ناڕەزایەتیە کە دیارە هێشتا جمهوری ئیسلامی لە قودرەتایە، بۆی ئەم پەراکەندەییە چۆن ئەبێ یەک بگرێتە بەم دنیای باشترە، بەم ئارەزووە کە ئارەزووی 85 ملیۆن خەڵکی و کۆمەلگایە بگەن. بەڕاقەتەوەیە کە تا ئەلئان کە ئەمە پێکەوە قسەکەن بەشێکی بەرچاو لە خەڵکی کرێکار و زەحمەتکێش، لە ژنانی ئازادیخوا، لە مامۆستایان، لە بازنشستەکان، لە مەعلولان گەیشتون بۆ قەنەعەتە کە کۆسپی ئەسڵی، مانای ئەسڵی ئەوە کە خەڵک برسێتی، خەڵک هەژارە، خەڵک ئەگیرێ، ئەکوژێ، ئەی بڕن، ئەی کوژن، ئەعدامیەکەن جمهوری ئیسلامیە. تا جمهوری ئیسلامی و حواریەکەی بەسەر کار بن ئەوزاعی ژیان و گوزەران و ئەمنیەت و ئاسایش لە ئێرانە نەک تەنیا چاک نابێ، خراپترا بێ. چون بۆیە ئەمە ئەڵێم کە ئیسلاح تەڵەبان
بالاخره ترمزێکی گەورە بوون بەر ڕێگای خەڵکا تا ئەو کاتا چەند ساڵی پێش کە خەڵک لای بردن قسەی ئەوان ئەوە بوو کە ئیسلام ئەبێ ئەوە پاستۆریزەکەین ئەوە دەستکاری بکەین کە ڕێکوپێکی کەین و باشی کەین و بێنە دەرخواردی خەڵک جمهوری ئیسلامی سیاسی بۆ دەسەڵات و حاکمیت نە پاستۆریزە ئەبێ نە ئیسلاح ئەبێ و نە بووە و نە تاریخ نیشانی داوە در نەتیجە ئەو ئەمە ئەبێ کە 44 ساڵایکە ئەمە بێ پەرژینێکی گەورە و عەزیمی بە دەوری خاوەرمیانە بۆ ئەوە کە خۆی تایە حەشار با و مستەحکەم بێ و عمری زۆرتر بێ پێکێناوە و بەشێک زۆر لە سەروەت و سامانی ئەم مەملەکەتە هاتە دەرخواردی ئەوان خەڵکەکەی خۆی بەم شێوە فەقیرەکە خەڵک ئەبێ بزانێن بەقای جمهوری ئیسلامی خراپتریانەکە مانەوەی جمهوری ئیسلامی هەژارتریانەکە بلحاظی ئەمنیەت و ئەگەر سەرەدەرزیە مابێ کە نەماوە ئەو سەرەدەرزیشە تەواو بێ ئەمە ئەو شتەیە کە واتێ خەڵک بەوە گەیشتکە ئەمڕۆ بیرروخەنم تا سبەی باشترە ئەبێ ئەکەوێتە ئەو قەناعەتەوە کە واقعەن ئەبزاری ئەم ڕوخانیە بۆ ئامادەکە ئەبزارێکە ئەمکاناتێکە کە ئەتوانێت یعنی لەباری زیانی و وەختێک ئامادە بوو لەباری عملی و پراتیک و هەوڵەدا کە واقعەن باشە چۆنی بڕوخێنێ تەنیا شتێکە کە جمهوری ئیسلامی ڕوخەنە کرێکار و زەحمەتکێشان و خەڵکی ئازادی خوارد هیچ نیرویەکی تر لە حاڵ حاضران نە لە بەرنامەیە نە ئەو کارێژەکە چون ئەو کارە ناکە ڕژیم جمهوری ئیسلامی بڕوخێنێ و بیا بەدەست کرێکاری ئازادی خواز و کۆمۆنیست و ژنانی ئازادی خواز بۆیە من گەرەکمەوە بڵێم کە کرێکار و زەحمەتکێش ئەبێ ژنانی ئازادی خواز ئەبێ لە حەولی ئەم فکر و تەفەکورا کە ئیسە پێگەیشتون بە 44 ساڵ شەڕ و هەزینەدان بۆی و لە گیانبردووی و خۆبەخکردن بۆی گەیشتن بەوە کە ئەم ڕژیمە ئەبێ ببێت ئەبێ متحد بن ئەبێ متشەکل بن ئەبێ لە کنارێکە بالاخره زیاتر لەوەی کە تا ئێستا بوون چون تا ئێستا دەستکەوتایەکی زۆریان پێکرا بۆ ئەوە سنەتەکانی ئەم ڕژیمە لە بن و لێ بدەن بۆ نمونە الان ژنان بالاخره وەختە باسی ڕووسەریەکەن قسەی تیکە پارچەیەکی نیومتری یەک متری دو متری ناکەن کە ئیدەن بەسەریانە ئەڵێن ئەم نەزم و نەسەقە کە منی خۆتە مقەفەسە بێن نەمێنێت من ئیسلامی تۆم ناوێت منی ئازادیمە و خۆشبەختیمە بۆ ئەم بۆ ئەوڵ هەنگاو کە ڕوخانی جمهوری ئیسلامیە بێتە حەزم ناکرێت بە دەلیلەوە کە واقعاً قدرەتی خەڵک لەوایە کە دەستی بە یەکۆ بێ قدرەتی خەڵک لەوایە کە متحد بێ قدرەتی خەڵک لەوایە کە شکلی بێ وەکو سەربازگایە بە سووتێ بڕاتە پێشەوە بە سووتێ بێتە دواوە بە سووتێ حەمڵەکە بە سووتێ عەقب نشینیکە ئەگەر بەمە بەکارە ناکەین بە توور عمری ڕژیم درێژترە بێت چون من ساقم وەکو کۆمۆنیستە وەکو ئینسانێکە ڕاڕ بەڕووی وەسام و خەریکم قسەیەکەم جمهوری ئیسلامی ئەبێ بڕوات جمهوری ئیسلامی بە قەول خۆیان فارسەکانم ڕەفتە نییە جمهوری ئیسلامی چون هیچ شتێکی نییە نە ئەمری اقتصادانە لەباری فەرەنگیۆنە لەباری اقتصادیۆ هیچێکی پێ نییە بۆ خەڵک غێر وەیرانکردن کاورکردن مادەم کە ئەمەیە ئەبێ متشەکل بین بۆچی متشەکل و متحەزب بین بۆ ئەوە کە ڕوخانی ڕژیم هاوکات پێ لەگەڵ استقراری دەسەڵاتی خودی تەبەقەی کارگەرە استقراری حاکمیەتی خۆی حاکمیەت و دەسەڵاتی شورایی ئەبێ پێک بێنێ ئەم فرسەتە لە دەست نەدا چون تەنیا ئەهرومێکە ئەتوانێت جمهوری ئیسلامی بڕوخێنێ خودی خەڵکەکەست و لە ڕەسۆ و لە پێشەوە هەموو کرێکاران و زەحمەتکێشان و ژنانی ئازادی خوات ئەمانە ئەتوان ئەم ڕژیمە بڕوخێن و ڕژیمی پاشایەتیش ئەمان ڕوخانیان بەڵام ئەو کات ئەو تەسمیمە بۆ ئەوەی کە ئەگەر ڕوخانمان چی بکەین نەبوو لە بەرنامەمانە بەداخەوە وەگەرنە تەواوی ئەو شعارانە کە ئەمانەوە خۆشبەخت بین ئازاد بین بەختەوە بین بوو بەڵام ئەمە ئەبێ عەمەلی بکەین متحققی بکەین ئەگەر ئەم ڕژیمە ڕۆی خۆمان لەسەر حکم بین خۆمان حکمڕانی بکەین ئەمە تەنیا شتێکە کە واقعاً خەڵک لە بربەرەکانی و شەڕێکی 4 ساڵە ئەبێ پێی گەیشتێەوە پێی گەیشتووە بەشێکی بەڵام کەمە بۆ ڕوخانی ئەم ڕژیمە و بۆ ئەوە کە بەلاخره هیچ دەسەڵاتێتر چون لە کاتی ڕوخانی ڕژیمە 1001 شاخ و شوخ لەم لاولاوە بژوازی سەر هەڵدێنێت زۆر سپاس بۆ تەوضیحەکان تاڕا بە وەختمان زۆر نەماوە 3-4 دەقەمان وەختمەوە حەز دەکەم پرسیارێکی تر بکەم ئەویش باسی دەور و نەخشی تەبەقەی کاریگەرت کرد هەروەکو خۆت ئاگاداری دیارە لە توی زەمانە بوونی ژێر حاکمیەتی جمهوری ئیسلامیە مبارزات کەم و زۆر ئوفتوخیزی خۆی بووە بەڵام لەم دەورا دەبینین حدودی 2-3 هەفتەی ئەخیر
صحنەی سیاسەتی ئێران اعتراضات و اعتصاباتی وەسعی کاریگەری بۆ هەروە مبارزاتی ژنان و بازنشستەکان و معلمان و معلولین و بەشای زۆرا و زۆری کۆمەلگا تا دەگاتە کۆڵبەرانێکە ڕۆژانە دەیان کوژن و دەیان بڕنە و تیکەنانش کە هەموو بە تەحصیلاتی عالیشیان هەیە و وە تیکەیەنان لە شاخەکانە بەڕێکباریانەدەن هەموو کۆمەلگا شاهدی ئەم هەموو اعتراض و مبارزە هەیە لە مقابل ئەم سەلاحە کە هەمیشە خۆی لە ئەبعادێکە کە سابقەی بۆ جمهوری ئیسلامی بە کوشتار و ئەدامکردنی خەڵکی لەلایەک و ئەم بربەرەکانەیە هەمیشە و ڕۆژانە وجودیەدا بە نەزەری ئێوە ئێدامەی ئەم اعتراضاتانەی ئەخیر کەم اعتراض و اعتصاباتەوانەوە تا چه ئەندازە دەتوانێت لە ڕەوتی سەرنگونی جمهوری ئیسلامی نزیک بکاتەوە و کۆمەڵ بکە ئەوەی کە جمهوری ئیسلامی ساقط بێت زۆر کورت وەختمان زۆر نەماوە سێ دەقەمان وەخت ماوە ئەوەی کە تەبەقەی کارگەر هێناوێتی تا ئێستا 44 ساڵە ئەو شتەیە کە تۆ ئیشارەی پێکەی بە نەزەر من زۆر دروستە و ئەمە معنا عملی پێداوە کە دوو ئالتەرناتیو دوو پەرچەم لە ئێران و لە کولی جیهانە هەموو وڵاتانی دنیا هەیە بۆەوە کە حکمڕانی بکە هەم بە باش هەم بە خراپ ئالتەرناتیوەیە کە تاوەکو ئیسا بەسەر حکومە بەسەر خەڵکە حکمی کردووە و زوڵمی کردووە استثماری کردەوە چەسانێتەوە هەرکەم بە شێوەیە ئادامیان کردو ئەوە نظامی سەرمایه‌داریە ئەم پەرچەمە کە ئیسا مدعیە و وەکو تۆ ئەڵێ سەحنەی سیاسەتی ئێرانی بە لەحاظی سیاسی و بالاخره پەرچەمەکەی بەدەستەوە کردووە لە ساڵی 1990 لە تقریبا 8 ساڵەوە پێشەوە تا ئیسا تەبەقەی کاریگەرە تەبەقەی کاریگەر خاوەنی باشکۆترین ژیان و بەختەوەری و ئازادی ئەبێ بۆ ئەوە خۆی پێش هەموو قشر و بۆشەکان و تەبەقاتی تر بالاخره خۆی پێویستی بەم شتەیە خۆی پێویستی بە ئازادیە وەکو دارێک کە چۆن ئاوێدەی ئەگەر ئاو نەبێ وشکە بێ ئەگەر ئازادی نەبێ ناتوانێ حکوومەتەکەی با بڕێەوە ئەمە شتێکە ئەبێ سەرنجی هەموو ڕابکێشێ ژنێک کە ئاڵێ من بەرابەری اقتصادی و سیاسی و فەرهەنگی و اجتماعیم ئەوێت نامەوێ ئیترم زڵی مەزاعفم لێ چیە کۆی لەیی تاکەی ئەبێ بێچێتە ژێرم پەرچەمان پەرچەم بەدەستۆ بگرێ خۆی کا بە ساحب ئەمە جوان هەر بەو شێوە بازنشسته هەر بەو شێوە کە شەو ڕۆژ لەو خێبەرە معلولین بەو شێوە کە شەو ڕۆژەوانی هاتوونەتە خیابان ئەم پارچەمە پارچەمێکی تەبەقاتیە پاڵدان بەم تەبەقەی کارگەرەوە بۆ ڕزگاربوون هەمە بابەتە بە نەزەرم ئەسڵێکە کە ئەمڕۆ خەڵکی ئێران بێ سەرنجی بۆ ڕاکێ بەڵێ ئەمە نیشانی داوام 44 ساڵەوە بە تەوری خاص تا گەیاندوێ بە ئیمڕۆ ئەم پارچەمە مدعیە ئەم پارچەمە ئەشێ محفوظ ڕابگیرێت ئەشێ تەقویەت بکرێت ئەبێ بەچینی کەی بە قووەتی کەی متحزبی کەی متشکری کەی بە هەر چەشنێکە کە ئەمێتەوە ئەمە بێتە بە هیوا و ئومید بە نەزەر من هیوا و ئومیدی خەڵک بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی شتێکە کە خەڵکی جیهان ناتوانێت ممکنکە نەک خەڵکی ئێران خەڵکی جیهان ئەیسەکە ئەو خەڵکە کە وەکو خۆت و زیاتر لە دار ڕۆژە ساحنەی سیاسەتی ئێرانیان بەدەستەوە کردو نیشانەی ئاڵ و گۆڕێکە کە بە خوێنی ئەو خەڵکە وەلە پێشەوە بە شعاری دروست و واقعی و بەرنامە و پلاتۆنی و واقعی و دروستی تەبەقەی کاریگەر و ئازادی خوازان پێکاتەوە بەڵێ ئەمە بەهێزی کردووە تەقوێتی کردووە ڕێ نیشانداوە ئەم ڕێگە ماوێتی تا وەکو خۆی بەدەسەڵات بگە و ڕژمەکە بڕوخی خۆی بەدەسەڵات بگە بەنەزەر من ئەمە تەقوێتکەن بەهێزیکەن متحەزبیکەن متشەکریکەن بەنەزەر من ئەمە تەنیا ڕێگەیەکە کە گشتمان ئەتوانین لەژێریا بحەسینە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا وەختەکەمان تەواو بۆ گەنا پرسیارم زۆرە بە هیوایەوەی کە بەو جۆرەی تۆ باست کرد ئەم اتفاقە لە کۆمەلگای ئێرانە بەدەستی تەبەقەی کاریگەر و تەواوی مەحرومانی و کۆمەلگا ئەم اتفاقە بکەوێت و جمهوری ئیسلامی لە یاریکەی قودرەت بچێشێتە خوار و زۆر سپاس بۆ وەگەر ئەم اتفاقە نەکەوێت بار چلمەنە بێت و زیاتریش و خراپتریش بێت دقیقاً وایە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت و بۆ بەشداریت هاورا بێدارەبی سپاس بۆ تۆ بۆ هەموو بینەرانی خۆشەویست بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرەتی کۆتایی بەرنامەی و حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر شوێن ساخی و سڵامەتیتان و شادیتان ئارەزوومانە شاد و